کاری لوتە کە لە نێوان پێویستی و ئارەزوودا کامیان گرنگن بە میواندارەتی بەڕێز دکتۆر فەرهاد عەزیز پسپۆڕی قوڵ و جوانکاری لوت. دکتۆر بەخێر بێیت. دکتۆر ئەم حاڵەتە کە ئێستا لە دنیا زۆر باوە بابەتی تەجمیلی لوت ئەو حاڵەتانە کامانن کە زەرورە ئینسان بۆ لوتی عملیات بکە یا نەشتەرگەری بۆ ئەنجامدا؟ بەڵێ خۆی نەشتەرگەری لوت فعلا لە جیهانە لە زیادبوونە لەبەرەوەی کە ینی مرۆڤەکان زیاتر گرنگی بە جوانکاری و بە ڕوخسارە. ئێمە لە بیرمان نەچێت دەموچاوی مرۆڤ ڕوخساری مرۆڤ هۆکارێکی پەیوەندیکردنە لە بینی مرۆڤەکان زۆر جا قسەکردن بەبێ وشە ئەکرێ لە ڕێی چاوە کە مرۆڤ سەیری یەکەکە لە ڕێی ڕوخسارەوە. ئەگەر هاتو ئەو ڕوخسارە هەر عیبێکی تێبوو بە تایبەت لە لوتا ڕەنگە ئەو پەیوەندیە بەو شێوەیە نەبێت. یعنی ئینسان مرۆڤ کە سەیری مرۆڤێکەکە ئەگەر لوتی عیبی هەبوو بینینی لەسەر لوتی ئەو مرۆڤە ئەوەستێ سەیری چاوی ناکە زۆر چاوی ناخوێنێتەوە زیاتر یعنی بینینەکەی لەسەر لوتی ئەوەستێ ئەگەر عیبێکی هەبێ ئەگەر عیبی نەبوو مرۆڤ ئەتوانێت یعنی دقت لە چاوی لە ڕوخساری بە وەکو زۆر جا یعنی ئەوترێت دەموچاو بە تایبەت چاو ئاوێنەی ناخی مرۆڤە. لەبەر ئەوە یعنی فعلا جوانکاری لوت لە زیادبوونە لە جیهانە. دکتۆر لەسەر نشتەرگەری مثلا زۆر جار زەرورە پێویستە لەبەر نەخۆشی پێویستە بکرێت زەرورە لەگەڵ ئەو نشتەگەریانە یان ئەبێت جوانکاریش بۆ بکرێتیان؟ بەڵێ خۆی بەنسبەت جوانکاری لوتەوە لە ڕووی زانستیەوە هۆکاری هەیە. ینی خۆی ئەمە هەموو کەس کە داوای جوانکاری بکە شەرت نییە بۆی بکرێت. یعنی مەسەلەن مرۆڤی وا هەیە ئەڵێ وەڵام من ئەمێ لوتم لە لوتی فلان ئەکتەر بچێ لە لوتی فلان گۆرانی بێژ بچێ لە لوتی فلان وەرزشوان دەتوانن بۆیان دەرکەم زەوت. ئەگەر ئێمە لە ڕووی زانستیوە لوتی عیبی نەبوو چکە ئێمە لوت وەکو جوانکاری هەمووی قیاسات و حساباتی هەیە هەمووی گۆشەیە درێژیە قیاسات و حساباتی چۆنە بەڵێ ینی ئێستا بۆ نمونە ئەگەر طبعا وێنەم لایە زۆر جا من ڕەنگە ئەگەر بە بێوێنە نەبێ نەتوانم معنی ئەو شتانە ڕوونکەمەوە. یعنی دەموچاوی مرۆڤ ئەکرێتە چەند بەشێکەوە ئەمە ئەکرێ بە 5 بەشەوە ئەگەس تەماشا بکەین ینی هەموو دەموچاوێک 5 بەش هەموو بالضبط ینی چاو بەشێکە ینی ئەم چاوە بەشێکە ئەم چاوە بەشێکە بینی هەردوو چاوەکە کە ئەکاتە پانی لوت بەشێکی ترە یعنی مەفروزە لەو بەشە بێ ئەگەر لوت هاتوو لەو بەشە دەرچوو معنای لوت پانە یعنی قیاساتەکانی بۆ نمونە تێک چووە. ئەمە ئێستا من وێنەیەکی ترم لایە ئەمە لوت درێژی لوت جارێکی تر دەموچاو دابەشەکرێتە دابەشکردنە بە شێوەی ئاسۆیی. بەڵێ بە شێوەی ئاسۆیی پانی و درێژی لوت بەڵێ ئەوەی کە پیشانمانە بەو شێوە بوو ئەمە بە شێوەی ئاسۆیی ینی مەفروزە درێژی لوت یعنی ئەگەر لە برەوە حسابی بکەین تاکو خوارەوەی لوت ئەبێ یەک لەسەر سێ درێژی دەموچاو بێ ینی ئەگەر بڵێن لە مووەکانیەوە تا برۆی لە برەوە تا خوارەوەی لوت لە خوارەوە لوت تا چەناگە مەفروزە ئەم درێژیە لەگەڵ ئەم درێژە یەکسان بێ لەگەڵ ئەم درێژیە یەکسان چۆنە دکتۆر چونکە زۆر چار مەسەلەن بروان هەندێکیان بروان بەرزە ئەوەش بەڵێ ینی ئەمە تقریبا بە شێوەیەکی تقریبی ئێڵێن بەڵام مەفروزە حساباتێک هەبێ ینی ئەمە وێنەیەکی ترە تەمان بەڵێ ئەمە ئەگەر هینەکە ئەگەمە تێکەڵی کەی ئەوەی کە باسمان کرد وتمانە بە شێوەی ئاسۆیی و بە شێوەکەی تر ئەبینین لوت ئەکەوێتە سنتەری دەموچاو بۆیە جوانکاری لوت لە هەموو جوانکاریکی تر مهمترە چونکە لەو هەموو چوارگۆشانە بەڵێ ئەمە وەکو نمونەیەک یعنی باسی ئەەکەین ینی تۆ ئەگەر هات و سەیری ئەم دەموچاو بکەین لە هەموو ئەو چوارگۆشانەی کە ئەی بینی یەکەم جا چاوت بەری ئەم ناوڕاستترین چوارگۆشە ئەەکەوێ کە لوتە بۆیە ینی جوانکاری لوت زۆر گرنگە و عیبی لوت لە هەموو عیبێک زیاتر دەرەکەوێت. ینی بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری ئەم لوتە بکەین مەفروزە هەموو لوتێک ئەبێ قیاساتی هەبێ ئەمە لێرە زاویە هەیە طبعا ئەم زاویە مەفروزە لە ئافرەتانە لە 95 بۆ 100 دەبێت لە پیا و تۆزێک ئەم زاویە نزمترە ینی قیاساتی لوت بۆ جیاواز بەڵێ ینی لە ئافرەتا بۆ نمونە تۆزێک لوتی بەرزترە ینی پیاولوتی گەورەتر بێت. خۆی ئێمە دەربارەی لوت ئەڵێن گونجانی لوت لەگەڵ دەموچاوە یعنی جگە لەو حسابات شەرت نییە لوتی پیاو ینی گەورەتر بێ بەڵام خۆی بە عملی چووکە سەری پیا و تۆزێ زلترە لوتی گەورەترە چوە قیاسەکەی لەگەڵ قیاسی دەموچاوێتی. یعنی ئێمە نەشتەرگەری جوانکاری لوت هەمووی بەپێی ئەم قیاساتانەی کە باسمان کرد ئەگەر هات و ئەو شەرت و شروتەی تێبوو ئێمە ئەتوانین جوانکاری بۆ بکەین و لە بیرمان نەچێ ئێمە جوانکاری لوت تەنها بۆ جوانی نییە
يعني ئێمە کەواتە شەرت نییە هەموو نیشتەگەریەک جوانکاریان شەرتە مەسەڵەن چونکە لەوانەیە دوای نیشتەرگەریەکە لوتەکە تێک بچێ پێشەوەی تێک بچێ عملیاتی دووەم بۆ بکەن بۆ جوانکاری هەر بەیەکەوە هەردووکی بیکەن بەڵێ زۆر ڕاستە یعنی ئێمە نەشتەرگەری جوانکاری لوت ڕاستە ناوی جوانکاری لوتە بەڵام ئێستا خەریکە ناوەکە ئەڵێ پێوترێت جوانکاری لوت و جوانکردنی ئیشی لوت نەک تەنها جوانکردنی لوت جوانکردنی ئیشەکەشی یعنی ئەمە هەرچی پێکەوەیە زۆر جا لوت جوان ئیش ناکە لە ناوە کۆڵەکەکەی خوارە ینی ئەو چاکردنی کۆڵەکەی لوت بەشێکە لە جوانکاری لوت کە کۆڵەکەکەی ڕاست کرایەوە لە ناوە هەناسەی باش بوو شتی تری چاکە بێ ئەو مرۆڤە سەرێشەی چاکە بێ هەستی بۆنکردنی باشتر ئەبێتەوە هەوکردنی جویبەکانی کەمتر ئەبێتەوە ئەو بۆ جیوب ئەگەر جیوبی بەڵێ کۆڵەکەی ئێمە لە سا هەشتای ئەوانەی جوانکاری لوتیان بۆ ئۆکەی دەستکاری کۆڵەکەی لوتیانەکەین چکە لە سا هەشتایان کۆڵەکەی لوتیان ناڕێکە لە کاتی نەشتەرگەریەکە کە ئەنجامی ئەین کۆڵەکەەکە ڕاستەکەینەوە ینی ئەو مرۆڤە بە تایبەت ئەگەر خۆی پێش نەشتەرگەری جوانکاریەکە یا کۆڵەکەەکەی لوتەکە خۆی ناڕەحەتی هەبێ زۆر جاکەیان بۆ لای ئێمە شەرتنی ئەو مرۆڤە بەس داوای جوانکاری بکە ئەکرێ جوانکارەکەی لەگەڵا بکرێگەر ئایبێ لە دەرەوە ببینی وەکو باسی کن لە سا هەشتای ئەوانەی کۆڵەکەی لوتیان خوارە لوتیان ئەگیرێ لە دەرەوەش لوتیان ناڕێکە ئێمە هەرچی بەیەکەوەکەی لە دەرەوە جوانەکەی لە ناوە ئیشەکەی بەس ئەو ناڕێکە دکتۆر زۆر کە جوانکاری لوتەکە ئەڵێن دوای 6 مانگ دابەزەیان تێگەچێ ئەمە ئەگەر نەشتەرگەری کرد جوانکاری لوتشت بۆ کرد دوای ئەوە تێگەچێیان بەڵێ خۆی ئێمە مەفروزە ئەو کاتێک کە نەشتەرگەریەکەی بۆ بکەین حسابی دوای 6 مانگ کردی ینی ئێمە حسابی ئەو کاتە ناکەین بڵێن هەفتەی یەکەم و هەفتەی دووەم بۆیە زۆر نەخۆش کە نەشتەرگەری بۆ ئەنجام ئەین ئەڵێن ئەمە جوانکاریە سەرەتایەکە دەرکەوت لە ماوەی ئەم سێ هەفتەی یەکەمە بەڵام باشترین جوانی دوای 6 مانگ دەرەکەوێت ینی ئەو دابەزینەی دوای 6 مانگ ئێمە خۆمان حسابمان بۆ کردووە بەو شێوە بەرزمان کردەوە کە دابەزینێکی ئاسایی بێت ینی ئێمە وەکو من باسم کرد ئێستا وێنەیەکم لایە ینی ئەم گۆشەیە کە لە بینی لوتا هەیە ئەبێت تقریبا 95 بۆ 110 دەرەجە بێت لە خانمانە لە پیاوانەوە بۆ 95 دەرەجە بێت ینی ئێمە حسابی ئەوە ئەکەین کە دوای 6 مانگەکە ئەو زاویە بەو شێوە بمێنێ هەتا یانی نەگۆڕێ ینی ئەمە ئەو وێنەیە کە باسم کرد ئەمە گۆشەیەکە ئەم گۆشەی ئێرە ئەم تاوانەوە زۆر مهمە بەس دکتۆر هەن جارە ئەوترێ کە کاتێک کە تۆ کۆڵەکەی لوت باڵێ نەشتەرگەری بۆ کرێ دواتر پاش چەند مانگێک وەکو خۆی لێ دێتەوە ئەمە هۆکارەکە بۆ چیە گەڕێتەوە خۆی مەفروزە وەکو خۆی لێ نێتەوە ینی کۆڵەکەی لوت لە ناوە کە ڕاستمان کردەوە مەفروزە ئەو ڕاستکردنەوە هەتایی بێ بەڵام ئەو مرۆڤە ڕەنگە هۆکاری تری لوت گیرانی هەبێ کە ڕەنگە زۆر پەیوەندی بە کۆڵەکەی لوتەوە هەستیاری بۆ نمونە مرۆڤی وا هەیە هەستیاری ئەوانەی کە حساسیەتیان ئەوانەی حساسیت دێتەوە شەرت نییە یعنی حساسیەکە خۆی تا ڕادەیەک لوتی ئەگیرێ بە حکمەوەی پەردەی ناوی لوتی هەستیارە ئاوسێت تۆزێ لوت گیرانی بۆ دروستەکە لەگەڵ یا کۆڵەکەی لوت کە دیواری لوت لە ناوە لوت ئەکا بە دوو بەشەوە خوارە ئێمە ئەم خواریە چاکەکەینەوە ئەو مەفروزە تاو کە چاک بووە خوار نەبێتەوە بەڵام جار هەستیارەکی کەم پەردەکە ئاوسێت تۆزێ لوتی ئەگیرێ ئەوە ڕەنگم بەس دکتۆر لە نێوان شکاوی ئێسکی لوت و کڕکراگەکەی ئەنی بابڵێ نەشتەرگەریەکەی چۆرە بەڵێ ئێمە طبعا وایە لوت کرێ بە سێ بەشەوە ینی بەشی سەرەوەی ئێسکە بەشی ناوڕاستی کڕکراگەیە بەشی پێشەوەشی هەر کڕکراگەیە ینی زۆر جا مرۆڤ ئەبینی ئێسکەکەی پانە یا کڕکراگەکەی پانە یا پێشەوەی لوتی هاتووەتە خوارەوە ینی لوتی درێژ دەرەکەوێت یا ئەبینی کوونەکانی بۆ نمونە گەورن یا ئەبینی دەوروبەری کوونەکانی گۆشتنن ینی ئەمانە هەمووی عیبن و هەمووی بە نەشتەرگەری جوانکاری مەفروزە چاک بێ وەکو باسمان کرد کامیان قورسترین یانە لە نەشتەرگەریەکانە وەڵای بەنسبەت ئێمە هەمووی سوکە چۆن ڕاهاتوین بڵێن لەگەڵ ئیشەکە بەڵام ڤیدیۆیەکم بینیوە لەسەر نەشتەرگەری لوت ینی نازم لەوانە بۆ ئێمە قرس بێت بۆ ئێوە ئاسان بۆ ئێمە ئاسانە چکە وابزانام لوتەکە عکسیەکەن وانە بزەبت ئێمە ئەو پێستە بەرزەکەینەوە ینی ئێمە لێرە بڕینەکە تاوان دەرناکەوێت ئەکەوێتە ژێری ئەم تۆزە پێستە هەر ئەوەنەی بڕینیتر لە ناوەیە دەرناکەوێت تاوان ئەو لوتە ئیتر ئێمە کە ئەو پێستەمان بەرز کردەوە لەسەرەوە تا خوارەوە جارێکتر دایە ڕێژینەوە بۆی هەمووی حساباتەوە بێ لەگەڵ یەکا بگونجێ ئەنی سە جەنابەت ئەوت فەرمووتت کامنی قورسە ئێمە شوێنێک عیبێکی هەبوو شەرت نییە تەنها دەستکاری ئەو شوێنە بکەین چونکە دەستکاریمان کرد حساباتەکەی لەگەڵ شوێنەکانی تر ڕەنگە بگۆڕێ ئەبێ جارێکی تر هەمووی لەگەڵ یەکا بکونجێنین بەپێی ئەو پێوەرانەی کە ئێستا باسم کرد کە هەمووی گۆشەیە هەمووی درێژیە بەو شێوە
يعني ئێستا من هەندێک نمونەم لایە بۆ نمونە ئەم لوتە ئەگە ببینین ئەمە زۆر هاتووەتە ئەم لوتە زۆر دابەزیوە يعني بینی بە نەشتەرگەریەکە بەرزە بێتەوە ئەگە نەشتەرگەری جوان کاری مەسەلەن بۆ ئەم لوتیان کرد دکتۆر بەڵێ دابەزینەکە ئاسانە یان دوای 6 مانگ مەسەلەن دوای 6 مانگە مەسەلەن ئێوە حسابی 6 مانگ ئەو دوای ساڵێکی تر بەڵێ مەفروزەتان نەبەزێ يعني ئێمە کە ئەیکەین بۆ 6 مانگ بۆ ساڵی ئەمە هەتاییە يعني مفروضة دانا بزي اگر هاتو نشترگەری بە باشی بکرێ و نەخۆشەش يعني التزامی بۆ تعلیمات باشی نەکرێ و دابەزێت خۆتان خۆی هەموو هۆکارێک يعني ئێمە طبعا دوای نشترگەری ئەبێت تعلیمات بین بەو کەسە پێی بڵێن تعلیماتەکان بۆ نمونە ئەڵێن دوای نشترگەریەکە ئەبێت پژمە نەکەی عفوەگە پژمە هاو يعني دەمکەرەوە بۆی زەخت لە لوتی نەکات يعني بۆ نمونە ئەبێت سەری بەرز بێت تاکو 2 هەفتە ئیش نەکا تاکو 6 هەفتە وەرزش نەکا تاکو 6 هەفتە عینەک لە چاو نەکا جگەرە مادەی ئەلکۆهۆلی يعني کە تەسیر هەیە بۆ خۆشبوونەوەی برین يعني ڕەنگە ئەو مرۆڤی بەدایمی یان بۆ ماوەی تقریبا چەند هەفتەیە دوای نەشتەرگەریەکە تۆ نەشتەرگەریەکەی بۆکەی زۆر بە جوانی بۆ کرۆ کابرا جگەرای کێشە ڕەنگە ئەو جگەرە ڕەنگە هۆکارێ بێ بۆی برینەکەی بە جوانی خۆش نەبێت و یا مرۆڤ دوای نەشتەرگەریەکە عەزیەتی خۆیاوە مثلا وەرزشی کردووە لوتی عەزیەتی پێگەشتووە ئەم تعلیماتانە ئێمە قاڵب دانێ بۆ هەفتەیەک لەسەری لوتی دوای ڕەنگە چەند هەفتەیەک لەزگەی بۆ دانێت ئەمانە هەرە مهمە يعني تۆ پرسیاری ئەوەت کردوتت نەشتەرگەری جوانکاری لوت ئێمە بە دەرەجەیەک شرت نییە بۆ جوانکاریەکە بیکەین یەکەم جا بۆی هەناسەکەی لە ڕێی لوتەوە باش بێ ئەگەر کێشەی هەناسەی بێ سەرێشەی چاکە بێ بۆنی باشە بێ هەوکردنی جوێ بوو هەوکردنی گوێی کەم ئەبێتەوە طبعا ئەمە هۆکارێکە هۆکارەکەی تر اینجا ئەگەر پێویستی بە جوانی کرد بۆ جوانیەکە يعني ئەمە نەشتەرگەری جوانی لەنێوان پێویستی و لەنێوان جوانکاریان زۆرترە بەڵێ وەکو باسم کرد لە سا هەشتای ئەوانەی کێشەی لودگیرانیان هەیە پێویستیان بە جوانکاریەکەش هەیە لە سا هەشتای ئەوانەی کە جوانکاریان بۆکەی کاتی نەشتەرگەریەکە ئەبینی پێویستە دەستکاری بکەی ئیشی لوت باش بکەیتەوە يعني هەناسە بە باشی ناڕوا کێشەی بۆ دروستە بێ يعني لە سا هەشتایان ڕەبتە بە یەکەوە هەم جوانکاریەکە هەمووکو ئیشی لوت مەسەلەی جوانکاریەکەش ئەو مرۆڤە کە ئێمە بۆی ئەەکەین خەڵکێکی کەم ئەڵێ وەڵام من ئەمەوێ لوتم لە فلان کەس بچێ و لە فلان کەس بچێ زۆربەی زۆریان کێشەی دەرونیان بۆ دروست بۆ بە حکمەوەی کە لوتیان ناڕێکە يعني ئەمە لە بیرمان نەچێت نەشتەرگەری جوانکاری لوت پێوترێن نەشتەرگەری چارەسەرکردنی دەرونی لە ڕێ جوانکاری لوتەوە بەشێکە لە چارەسەری دەرونی نەشتەرگەری جوانکاری لوت چونکە ئەو مرۆڤە لە ڕووی کۆمەڵایەتیوە هەز بە کەمێتی ناکە زیاتر ئەتوانێت تێکەڵاوی لەگەڵ خەڵکە بکە نابێتە ئەوەی کە سەرنجی خەڕاکێشێ بەوەی کە عیبێکی هەیە لەسەر ئەوە دکتۆر زۆر جار کەس هەیە 2 جار 3 جار مەسەلەن نەشتەرگەری جوانکاری لوت کردو ئەمە کاریگەری هەیە یان ئەمە شەر ئەکەوێتەوە قاڵبەکە نەخۆشی دەرونیە بەڵێ بەزەبت ئێمە یعنی پێش ئەوەی نەشتەرگەری بۆ هەر کەسێک ئەنجام بین ئێمە ئەو شخصە طبعا ئەیبینین گوێی لێ ئەگری ناڕەحەتیەکەی چییە طبعا لەگەڵ گوێگرتنەکە کە سەیری لوتی ئەەکەین ئێمە خۆمان ناڕەحەتیەکەمان بۆ دەرەکەوێت بەڵام حەزەکەین بە دەمی خۆی بێڵێ ئەگەر فعلا ناڕەحەتیەکی هەبوو جێگای سەرنجڕاکێشان بوو لە ڕووی زانستی و بەعیب دانرا ئێمە بۆی دەستکاریەکەین و دەرونی ئەو مرۆڤە ئاسوودە بێ و چاکە بێتەوە بەڵام هەندێک کەس وەکو ینی باسێ کرد خۆی لە ناخی خۆیان ناڕەحەتە وا ئەزانێ بە دەستکاریکردنی لوتی عیبەکانی نامێنێ ڕەنگە لوتی هیچ عیبێکی نەبێت ئەم بە خەیاڵی خۆی وا ئەزمە زۆر جا ئەڵێم ئەبێت تۆ مێشکت چارەسەر بکەی نەک لوتت چارەسەر بکەی هەندێک کەس کە لوتی هیچ عیبێکی نییە و هاتووە داوای جوانکاریەکە بەڵام زۆربەی زۆری خەڵک کەیەت بە تایبەت لە کۆمەڵگای ئێمە لوتیان عیبارە چونکە ئێمە لە بیرمان نەچێ مرۆڤ لە کاتی حملە کاتێ لە سکی دایکێتی لوت لەبەر ئەوەی لە هەموو بەشەکانی تری لەش زیاتر گەشاکە لوتی زیاتر عەزیەتی پێگان لە ناوی سکی دایکی لە کاتی لە دایک بوونە ئەو مناڵە تاکو پێ ئەگرێ چۆن عەزیەت بەرەکەوی دکتۆر بەس ببوودا لەسەر کە لە ناو سکی دایکە مەبەستەوە کە سکی دایک بەر شوێنان ئەکەوێت بەڵێ خۆی تەمان سکی دایک یعنی بڵێن شوێنەکە حەسرە ئەو مناڵە یعنی وا خۆی هینە حرەکەکانی بەو شێوەیە کە خۆی گونجان دەبێت بەڵام کە لوتی ینی ئەمەگە مقارنە بکەین لە بینی هەموو دەم و چاو لوت زیاتر گەشاکە لە دەم و چاو لەبەرەوە لوت زیاتر معرەزم ئەمە نەکە لە ناوی سکی دایک ینی تۆ مناڵێک کە ئەکەوێت ینی مناڵ تا پێگری ڕەنگە چەندین جا بکەوێت
لوتی یعنی تۆ ئەگەر سەری بکێشێ بە عەرزەکە لەسەر زیاتر هاتوۆتە پێشەوە لوتی زیاتر حەزێتی بەڵێ دکتۆر وەکو ئەمەلی با بڵێنەوەی کە نەشتەرگەری بۆ کەسێک بکەن ئەگەر کەسێک لوتی پان بێ بۆ نمونە هەن ئێوە لەکوێی لوتیەگرن بۆی ڕێک بێتەوە ئەوەی کە ئێوەتانەوێت بەو شێوەیە دەرچێت سامان ئێمە خەڵکی وا هەیە ئەمەی پانە ینی ئێسکەکەی لەسەرەوە پانە یا لە خوارەوە پانە ئێمە باریکێکەکەینەوە طبعا ئەم باریکردنەوە ئەبێ لەگەڵ درێژەکە گونجاو بێت هەرەوەنی ئەمە ینی لێ بڕن لە ئێسکەکە لە گۆشتەکەی ئەم ئێسکا زۆر جاریەوە هەیە ئەیبینە ژوورەوە ینی ئەیشکێنین ئەیبینە ژوورەوە باریکێکەینەوە ئەو بردنە ژوورەوە تەسیر لەسەر هەناسە ناکە مەفروزە هەناسەی چاکتر بێتەوە چونکە بەشی سەرەوەی لوت ئێسک زۆر پەیوەندی بە هەناسەوە نییە نیوەی خوارەوە ئەین بەشی خوارەوەی پەیوەندی بە هەناسەوە کە ئێمە لە کاتی نەشتەرگەرێکە وەکو باسم کرد ئێمە کاتی نەشتەرگەری جوانکاری بەس بیرمان لای جوانکارەکە نییە بیرمان لای کاری لوتە کە هەناسانە زۆرجە ئەو مرۆڤە خۆی ڕەنگە لە بیری نەبێت ینی بە معاناتێکی نەزانە ئێمە بیری خێنەوە ئەڵێن پێش نەشتەرگەری طبعا تۆ کێشەی هەناسان کە فەحسیەکەن کێشەی هەناسانیە لە کاتی جوانکارەکە هەناسەکەشی باشەکەن ڕەنگە ئەو مرۆڤە سەری بێشە بەدایمی نەزانێ هێنی لوتێتی ئەمە بیری خێنەوە بەس دکتۆر حاڵەتی زۆرینی پژمین باسە لە پژمەکەەوەی کە کەسێک نەشتەرگەری بۆکەن دواترە بێ کە کەسێک کە زۆر بپژمێ کێشەی لە لوتی هەیە طبعا خۆی پژما هۆکارێکی سەرەکی هەستیاری لوتە ینی ئەو پەردەی ناوی لوت مرۆڤ هەستیارە بۆنێک شەیەک بۆ نمونە تۆزێک دووقەڵێکی جگەرە بەری ئەکەوێ خۆی پژمە چییە پژمە ینی ئەو شتەی کە هاتووەتە لەشی تۆ پێی مرتاحنیت ئەتەوێ فڕێتە دەرەوە بەو پژمە فڕێتە دەرەوە ئەی خۆی هەستیاری چییە ینی ئاوی لوت دروستە بێ بۆی ئەو شتێک کە چوەتە لوت لە ڕێی ئاوی لوتەوە فڕێتە دەرەوە لە ڕێی پژمە فڕێتە دەرەوە لە ڕێی کۆکە فڕێتە دەرەوە خۆی ئەسڵەن حساسیە بەشێکە لە بەرگری لەش بەڵام لە هەندێک کەس ئەو بەرگری زیاد لە حەد ئیشەکە زیاد لە حەد ئیشی کرد کەوتێ هەستیاری لەسەر نەشتەرگەری تۆ زۆر پلیتە چیە ئەوە دانن نەخۆشەکان زۆر گلەی لەواکن ئەو نەخۆشترین شت لە نەشتەرگەری لوتە ئەو پلیتە ئەوە چیە چۆن طبعا ئێمە ئەو پلیتە لە ڕووی زانستیەوە هیچ ئیشێک ناکات جگە لەوەی ئەگەر تۆزێ خوێن بۆ دانرێت لەبەر نەزیفە بەستەنیە بەڵێ بالضبط ینی ئەو لوتەکە ئاتەن ئێمە دەستکارێکی ڕەنگە چەند قەترەیەک خوێنی لێبێ لەکوێ ئەو خوێنە ئەگە پلیتەکە دانێنین و بێتە دەرەوە بێتە مای زعاجی بۆ نەخۆشەکە بۆ کە سوکارەکەی بێتە هۆی ترس و ڕەنگە ترسی کەم خوێنیش هەبێ لەکوێ تۆ پلیتەیەک دانێ تامان ئەو پلیتە ئێمە لە ڕۆژێک جاریوات تاکو سێ ڕۆژ بە گوێرەی نەشتەرگەریەکە زۆر نەخۆشەڵێن ناخۆشە بەڵێ جارجارەتوان چەند سەعاتێ داینێن لە هەندێک کەس هەرێتوانین داینێنین بەڵام دانانەکەی بۆ ئەوەیە ئەو خوێنەی کە لە ناوی لوتەیە هەڵی بمژێ و دوای کەلاما برد لوتی پاک بێتەوە ینی بەنسبەتی ئێمەوە بڵێ ئەو پلیتە خۆی بەتەنها ئیشێک بکات لە جوانکارەکە ئیشێکی وان ناکات جگە لەوەی زەخت لە ناوی لوت ئەکا بەس بۆی خوێن و شت نەیە ئەگە هات هەڵی بمژێ دکتۆر لە حاڵەتی مناڵیە لە تەمەنێکە منداڵە و تووشی کەوتنە بێ یا پیای کێشانە بێ بۆ نمونە لوتی ئەشکێت ینی لەو تەمەنیە جوانکارەکەی بۆ بکرێ باشتر لەوە یا لە تەمەنی گەورەت ئەو پرسیارە زۆر مهمە ینی ئێمە مرۆڤ لە مناڵکە ئەکەوێ یا لە کاتی ڕۆداوی بڵین هاتوچۆیە مەسەلەن لە کاتی شەڕکردنا لە بینی مناڵەکان خۆیانەوە حتمما لە گەورە شەروایە ئێمە عاتەن نەشتەرگەری جوانکاری لوت لە ئافرەتا تقریبا ئەتوانم بڵێم لە 15 بۆ 16 ساڵی ئەکرێ ئەتوانین بیکەین و لە پیاوە بڵێن لە کوڕا زیاتر ئەتوانین لە 7 بۆ 18 ساڵ ئەمە ڕەبە چیەوە ئەمە ڕەتی بەگەشتکردنەکەوە ینی ئەو مرۆڤە باڵغ بوو جسم و هەیکەلی وەکو پیاوێکی یا وەکو ئافرەتێکی لێهات بۆ چونکە ئێمە کاتێک کە جوانکاری لوت ئەەکەین ئەو مرۆڤ ئەگەر جارێکی تر گەورە بێ باڵای خۆ ناچین جارێکی تر جوانکاری بۆ بکەین یەک جارێکین لەبەرە چاوەڕێیەکەین کە گەشەکردنی تەواو ینی باڵغ بێ بەڵام لە مناڵە ئێمە عادەتەن جوانکاریەکەمان جوانکاری بەو معنایە نییە کە لە گەورەیەکەین وەکو جەنابەت فەرمووت ئێسکی ئەشکی عەزێتێکی بەرەکەوێ ئێسکەکە ئەبینە شوێنی خۆی ناچین لەسەرەوە تا خوارەوە جارێکی تر هەمووی لەگەڵێکا بگونجێنی هینەکەی ئەو عیبێکە ئەو کاتە بۆی دروستە بێ گەرما و گەرم ئەو عیبە چاکەکەینەوە وەکو پێش عەزێتەکەی پێگا دکتۆر لەسەر درێژی و قسەمان کرد یان لەسەر پانی لەسەر درێژی ئەمە قسە بوو ئێوە ئەم کڕکڕاگەی لێ ئەکەنەوە کە لوتێک مثلەن درێژە ئەبێ ببەنە سەرەوە یان کورتیکەن ئەوە چۆن بەڵێ بێگومان ینی ئەو پرسیارە زۆر مهمە زۆربەی زۆری خەڵک ینی بەتایبەت لە کۆمەڵگای ئێمە ینی ئێمە بڵێن لە منطقەی خۆمانە زۆربەی زۆری خەڵ لوتی درێژە کە لوتیان درێژە ئەم گۆشەی کە باسمان کرد کەم ئەبێتەوە یان لوتی نزیکە بێتەوە لە لێوی ئەین زۆر جار سێبەری لوتی ئەڵی چۆتە ناوی لێویەوە ینی جگە لەوەی کە ئەم ئێسکیان بەرزە خەڵک و ینی زۆر جار لە کۆنی وتراوتیان ئەوانەی ئەم ئێسکیان بەرزە
لە خەڵکی تۆڕە ئەچن ئەی بۆیە ئەڵێن ینی دەموچاو هۆکارێکی پەیوەندیکردنە لە بینی مرۆڤەکانە ڕەنگە تۆ عیبێکت هەبێ بەدەستی خۆت نەبێ بەرامبەر هەر ناوچە شقڵێکی مامسە شێوەیەکی من ئەفریقیەکان زۆرتر لوتیان قاترە هینترە ینی ئێرە زۆرتر ئەو نمونانەی کە بۆ ئێوەیەت بۆ بزبط ینی جوانکاری ئەو نمونانەی بۆ ئێمە ینی ئێستا ئەگەر کامیرەکە بتوانێت نزیکی کاتەوە تابان نمونەی زۆرم لایەکە زیاتر پەیوەندی بە خەڵکی وڵاتی خۆمانەوە هەیە ینی ئێستا بۆ نمونە ئەم لوتە ینی درێژە ئەین تاڵانە پێش نەشتەرگەری و ئەمە دوای نەشتەرگەریە زۆرتر درێژیەک ئالێرەیە ئەبینی جگەر ینی ئەم ئێسقانە بەرزە ئەم پێشی لوتی هاتوۆتە خوارەوە ئەمە یەکێکە لەو نمونانە حەقیان نییە نەشتەرگەری بەتەکید ینی زۆربەی ئەوانەی کە ینی بۆ نمونە ئەمە سێرەکەی ئەمەی بەرزە ئەم ئێسکەی بەرزە ینی دوای نەشتەرگەریەکە ئەو ئێسکەی ڕاستەکرێتەوە تاڵان کە ئەم ئێسکەی بەرزە ئەمەشی هاتوۆتە خوارەوە ینی ئەم نمونانە لە کۆمەڵگای ئێمە زۆرن جگە لەوەی کە ئەمە نمونەیەکی ترە پێشەوەی لوتی خڕە ینی بە نەشتەگەریەکە باریکی ئەەکەینەوە جگە لەوەی کە پێشەوەی لوتی دابەزیوە دکتۆر شتێکتر زۆر لوتیان خڕە بەڵام ئالێرەوە پانی هەیە زۆر ڕاستە ینی ئەوە ئێستا ئەو نمونەی کە پیشانمە ئەوەی کە بوو لەو نمونانەی کە ئێمە ینی پێشەوەی لوت وەکو باسم کرد هەمووی قیاساتە هەمووی زاوەیە ینی ئێستا ئەمە نمونەیەکی زۆر زەقە لەو کەسانی کە پێشەوەی لوتی ئەڵێ لەت بووە ینی خۆی مەفرۆزانێکات پاش نەشتەگەریەکە هەستەکەی ینی زۆر پێوەی دیارە و کەسێک کە نەشتەگەری جوانکاری کردەوە بۆ چێگەڕێتەوە ینی مەفرۆز نییە کە زۆر پێوەی دیار نەبێت خۆی ئێمە ینی لە نەشتەرگەری لوتا هەموو کەس نابێ یەک لوت یەک شێوازی لوتی بۆ دروستکەین ڕاستە من ئێستا هەندێک گۆشە و هەندێک درێژی و قیاساتم باس کرد کە مەفرۆز ئەوانە بپارێزرێ بەڵام مەفرۆز نییە ئێمە زیاتر ئەڵێین ینی ئەمە مەبەستمان لە نەشتەرگەری جوانکاری لوت چییە؟ یەک ئەو لوتە بێعیبێ جێگای سەرنجی ئەوە نەبێت سەرنجی خەڵک ڕاکێشێ دوو ئەو لوتە لەگەڵ دەموچاوە گونجاو بێ سێ ئەو لوتە نەبێتە ڕێگرێک کە ینی جوانی چاو نێڵێ دەربخاوەکو باسمان کرد ینی ئەبێتە ڕێگرێ لەوەی کە چاو دەربکەوێت لوتەکە بە جوانی ئیش بکە ینی ئێمە بەدەستمان لە جوانکاری لوت ئەوەیە ئەمانە هەمووی لە یەک کاتا بتوانین ئەنجام بێ ینی ئێمە نەشتەرگەری جوانکاری مەترسێکی تیانێ نەشتەگەری لوت خۆشبەختانە زۆربەی ئەوانەی نەشتەرگەری لوتەکەن گەنجن ینی بێکێشان بەڵێ زەختی هەیە و شەکرێ هەیە و کێشەی لەخیرا دکتۆر وابزان هەمووان پێویستمە بە نەشتەرگەری ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر بەمان کێشەمان هەیە لە لوت چکە جوانترین لوتی قەوقازیە ئەوەی کە ئەم قیاساتانەی کە باسم کرد زۆربەی لەسەر ئەوان بەڕێکوپێکی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فەرهاد عەزیز پسپۆڕی قورگ و جوانکاری لوت سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بەشدار بووی بەڵێ بەڕێزان